ئەمڕۆ ڕۆژی جیهانی سەلامەتی شوێنی کارە کە ئەو کرێکارانەی لە شوێنی کارەکانیاندا گیان لەدەست دەدەن. بۆیە کۆمیتەی یەشی ئایر ئەمڕۆ ئامارێک لەم بارەیەوە ڕادەگەێنێم. دەچمە لای عوسمان زیندانی ئەندامی کۆمیتەکە کە فەرمیتێرە. سڵاو لێ بکە عوسمان. لە ماوەی 4 مانگدا چەند کرێکار لە شوێنی کاردا گیانیان لەدەستدا و هۆکارەکانیش چین؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە لەم 4 مانگی ڕابردووی ساڵی 2025 12 کرێکار گیان لەدەستداوە کە سلێمانی 4 قوربانیە و هەولێر 5 و دووەکی 3 قوربانیە. هۆکارەکانی بەهۆی کارەباگرتن، بەهۆی کەوتنە خوارەوە، بەهۆی بوون بەژێر ئامێرەوە بووە. ئەم هۆکارانە پەیوەستە بە پرۆسەسێکەوە کە پێی وترێ سەلامەتی پیشەیی و سەلامەتی تەندروستی لە مادەی 107 و 108 قانونی کاری عێراقی وەرێمی کوردستان داهاتووە. دیارەکە بەس قانونی کارە کۆنەکەیە هاتووە کە خاوەنکارە بێ کە کرێکارە خەتە سەر ئیش هەموو مەترسیەکانی شوێنی کاری پێ بڕێ. دوو هەموو پێداویستەکانی سەلامەتی بۆ دابینکە. خاوەنکارەکان پابەت نابن مەبوو کێ بێ پابەندیانکە ئەبێ چاودێری بە قووەتی حکوومەت دەبێ، بەڵام حکوومەت لاوازە لە چاودێریکردن بۆ مەراعاتی خاوەنکارەکانەکات. ئێمە باسی گیان لەدەستدان نەکەین، ئەی لە حاڵەتی برینداربوون کەم ئەندامبوون ئەمانەیە ئەمانە چۆن؟ لێرە لە کوردستانە موسسەیەک نییە چاودێری و شتەکە. تەنسیقی بینی موسسەی سەحا کە برینارە چێ بووی لەگەڵ دام دەستگاکانی حکومیە زۆر لاوازە لەگەڵ موسساتی کرێکاریە و زۆر لە بەرکەوتە برینارەکان هەندێکی دێنە نەقابەت تۆمارەکەن بەس هەندێکی نایە بەرەوە قەت ناتوانێت ئێمە ئاماری برینداربوون بڵاوکەینەوە. بەڵام لە عێراق ئەم ساڵ ئامارێک بڵاو بۆ توانێ کە لەسەر ناوەندی نیشتیمانی هەیە مرکزی وەتانی بۆ سەحە و سەلامی میهەنیە پێڵە ناوەندی نیشتیمانی بۆ بواری سەلامەتی تەندروستی و پیشەیە لە 2024 13136 ڕوودا ڕوویاوە. بەڵام بەمە بەرکەوتن، نەخۆشکەوتن، کەمەندامبوون، مردنە. بەڵام بەڕێوەبەری ئەم سانتەرە ڕایگەیان کاڵێ خاوەن کارەکان هیان ڕووداوەکانی کارمان لێ ئێشارنەوە پێمان ناڵن بە تایبەتی ڕووداوەکانی مردن. بەس ئێمە ئەمە خەینە ئەستۆی حکوومەتی عێراقی خۆی چونکە نەبێت چاوەڕێنی خاوەنکارکە ئەبێ لیژانی مەیدانی بەردەوامی هەبێت بۆ چاودێریکردنی خێنە ئەستۆی نەقاباتی کرێکاریەوە لەوێەوە. بۆیە تقریبان برینداربوون لە عێراق زۆرە سەرباریەوەی ئەم عێراق ئیستقرارێکی تیانەوە. لە جیهانیشە ساڵانە یانی 270 ملیۆن ئینسان بەهۆی ڕووداوی کار، بەهۆی نەخۆشی ئەو نەخۆشی پەیوەستە بە ڕووداوی کار، بەهۆی بەرکەوتن، بەهۆی مانەوە لە ژینگەی کارە، بەوەی کارکردنی تااقەت پڕۆکی زۆرەوە نزیکەی 270 ملیۆن کەسە بێ کە 160 ملیۆنیان بەهۆی نەخۆشی درێژخایانەوە تووشە بن. باشە تاسە هیچ کۆمپانیەک درراوە بە دادگا کە پێشینی لەگەڵا کرابێت تایبەت بە ئەو حاڵەتانی کە ڕوویاوە؟ بەڵێ حاڵەتی برینداربوونەکان زۆربەی کەمە چێتە کەیسەوە ئیلا ئەوانەی کە کەمەندامبوونیشی قورسی تێکەوتەوە کرێکارەکە ڕێک نەکەوتی بێ لەگەڵ خاوەنکارەکە. بەڵام کەیسی مردن هەیە. طبعا بەپی قانونی سزادانی عێراقی پێی عورفی قانون لە وڵاتی ئێمەیە کەسێک کە گیان لەدەستدەدا یا ئەکوژرێیان ئەمرێ بەهۆی تەقسیری عەمەلەوە بێ یا بە قەتڵی عەمد بێ ئەبێ واریسەکانی بڕۆ سکاڵا تۆمارکەن. ئەگەر واریسەکانی سکاڵا تۆمارکەن ئەبێ بە سکاڵا لە محاکمە خۆی هەموو مردنی بێ بە سکاڵا. بەس ئەگەر کەسوکارەکەی لی خۆش بن بڕوە ئەو وەختە دادوەری گشتی ئەمێنێتەوە بەداخەوە تا ئێستا ناهێڵرێ کە نەقابە سکاڵا تۆمارکە لەسەر مەسەلانە. ئێمە تەنیا ڕۆڵی وشارکردنەوەی کرێکار ڕۆڵی وشارکردنەوەی کەسوکارەکەیمانەیە محامیان بە خۆبەخش بۆگرین متابعەیانەکەین بۆی کەسەکان بە لاڕێیانەوە هاوکاریانەکەین. بەڵێ ئێستا حالیان کەیس هەیە لە دادگا کە بەهۆی ڕووداوی مردنەوەوانە یەکلانە بۆتەوانێت.